ئەمڕۆ ئێمە پانێڵێکمانەیە لەسەر چۆنێتی دەرخستنی توانای کەمەندامان. ئێمە ماوەی 33 ساڵە کارەکەین بۆ ئەوەی بتوانین چاوی بەزەی خەڵک لەسەر کەمەندامان نێڵین بۆ ئەوەی ئەو توانا و بەهرەیەی کە کەمەندامان هەیەە شاراوە نەبێت لە ماڵەوە بیشارنەوە و بەدەر نەبن لە ناکەمەندامەکان کە توانیمان ماوەی 33 ساڵ خزمەت بە کەمەندامان بکەین. بۆیە لە ماوەی ئەم چەند ساڵەیە توانیمان سەدان کەمەندامی بەهرەدار بێنینە ناو کۆمەلگاوە و بتوانین لە ناو کۆمەلگا جێگەیان بکەینەوە. خۆشبەختانە هەر یەک لەو کەمەندامانە ئەگەر ئێستا بچی بیان دوێنی هەرێکە و کارێکی زۆر گرنگی هەیە و یعنی لە ناو دام و دەستگاکانی حکوومەتە حکوومەت زۆر پێویستی بەو کەسانەیە وەک لە کەسە ناکەمەندامەکان و تیامانە بەڕێوبەرە تیامانایە کاری هونەری زۆر باشەکە کەمەندامان هەیە دەرهێنەرە و ماوەی 30 ساڵە کاری دەرهێنەریەکە و توانوێتی تا ئێستا 25 کاری هونەری گەورە بۆ کەمەندامان بکە و بەشداری دەیان فستیڤاڵی گەورەی جیهانی بکە بۆ سەلماندنی توانای کەمەندامان. بەڵام بەداخەوە حکوومەت نەک نەهاتۆتە پێشەوە ڕێگریش بووە لە بەرامبەر دامەزراندنی کەمەندامانی بەتوانە یا دەرخستنی تواناکانی کەمەندامان کە کەسێکی ناکەمەندام ئەچێ بەشداری فستیڤاڵێکی هونەریەکە کە یەتەوە 50 فەرشی سووری بۆ ڕاخرێ بانگێش دەکرێ دیاری پێبەخشرێ خزمەت دەکرێ لە هەموو ڕوویەکەوە لەلایەن بەرپرسانەوە بانگێش دەکرێت. بەڵام بەداخەوە ئێمە دەیان فستیڤاڵ بەشداریمان کردووە کە هاتووینەتەوە حکوومەت نەهاتۆتە پێشەوە بە چقە کوڵێکیش پێشوازیمان لێ بکە و هانمان با بۆی ئێمە بتوانین ئیشی زیاتر و ئیشی گەورەتر بکەین. لێم تێبگە پاشان بڕیار بدە ئەم پانێڵەیەم ڕۆ لەسەرەوەیە و ئەگەر بێت و ژینگەیەکی گونجاو بۆ کەمەندام فەراهەم بکرێ بەڵێ دنیای کەمەندامی بەتوانامانەیە دنیای کەمەندامانەیە کە لە ئاستی دنیادا ئیبداعەکە لەسەر و هەموو شتێک و بیرمان نەچێ حکوومەت لە دنیاە باوکە یا بێ خزمەت گوزار بێ. بەڵام حکوومەتی هەرێم بە تەواوەتی کەمەندامی لە هەموو ڕوویەکەوە پاک خستووە و لە هەموو ڕوویەکەەوە پەراوێزی خستون لەبەرەوە ئێمە ڕەنگە گلەیمان لە کۆمەلگان نەبێ ئەگەر تێڕوانین یان دیدیان زۆر باش نەبێ بۆ کەمەندام چونکە ماف و ئەرکی حکوومەتە دوجار کە ڕووی جوانی کەمەندا و پشتیوانی پشتگیری کەمەندام کە بۆ ئەوەی کۆمەلگەش بەو چاوە بڕوان لە کەمەندام چکە بیرمان نەچێ ئێستا بە تایبەتی لەم قەیرانەیە کەمەندام ڕەنگە بوو بێ بەبار بەسەر خێزانەوە بوو بێ بەبار بەسەر کۆمەلگەوە و حکوومەتیش بە ئەرکی خۆی نازانێ وازانێ کەمەندام بارە بەسەرەوە چونکە بیرمان نەچێت دوجار ئێمە دەسەڵاتی خۆمان نییە کە کەمەندام بووین و ئەوەی هەمان بۆ بەشێک بۆ لە جەستەمان بەخشیومانە بەم وڵاتە. پێم وایە زۆر لە مرۆڤی ناکەمەندام هەیە ڕەنگە ئەگەر لە نزیکەوە لەگەڵ کەمەندامەکان تەعامل بکەن جۆرێک لە حەسوودی بەرن کە ماشەڵڵا ئەو هەموو توانەوەی ئیبداعەتیە لە کەمەندامە. مەهامی ئەرکی سەرەکی یا داوای ئێمە سەرەکی ئەوەیە کە بەڕاستی ئەمانە ئەرکی حکوومەتە. ڕاستە پیشەی ئێمە وەکو ڕێکخراو ئەوەیە کە کۆمەلگا ئاگادارکەینەوە فشار بخەینە سەر حکوومەت. بەڵام پێم وایە هەنێ خەڵکی نابیستی بەتوانە هەیە بە ئاماشە لە هەموو شتێک تێگە بەڵام حکوومەت نە بە قسە و نە بە کردەوە و نە بە فشار خستنە سەر هیچ ئاوڕێک لە کەمەندام نایەتەوە. بۆیە ئەمە بەڕاستی ئەمە ڕەنگە بربەست و ڕێگر بێ نەک پشتگیری بێ بۆ ئێمە. من خۆم پارێزەری ڕاوێژکارم. من ئەمەوێ لەسەرەوە بدوێم کە کەسانی خاوەن پێداویستی تایبەت ئێمە ناومان ناون خاوەن توانە و خاوەن هیوا لەبەرەوەی بە بربەستی زۆرە تێپەڕیون سەختی زۆریان بینیوە تا گەیشتون بە ئێرە. ئەگەر من نمونە لەسەر خۆم بێنمەوە من ئێستا پارێزەری ڕاوێژکارم و بەڕێوەبەری گشتی ڕێکخراوی ئەندریام بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەت وە سکرتێری گشتی تۆڕی یەسویکانم لە سلەیمانی کە کۆکەرەوەی ڕێکخراوەکانە. ئەم ناوانم بۆچی هێنا؟ بۆ ئەوە هێنام کە من بە ئاسان نەگەیشتوم بێرە سەختیم بینیوە بەڵام لەگەڵەوەشا باوەڕم بەخۆم بووە. هەمیشە ئێمە باوەڕمان بەوەیە خوای گەورە کاتێک شتێکت لێ وەرەگرێتەوە هەزاران شتت پێ ئەبەخشێ. لەبەرەوە بێ ئێمە نیعمەتەکانی خوای گەورە هەمیشە سوپاسگوزاری بین ڕۆژێک نەک جار هەزاران جار سوپاسگوزاری بین لەبەرەوەی خوای گەورە کاتێک چاوی لە من سەندۆتەوە باوەڕی پێبەخشیوم باوەڕێکی بەهێزی پێبەخشیوم
و خێزانێکی پێبەخشیوم کە وەکو چیایەک لە پشتم بوون هاوڕێی باشی پێبەخشیوم وای لێ کردوم بربەستەکان نەمترسێنێ وای لێ کردوم تەحەدا بکەم لەبەرەوە من بەردەوامم لە تەحەداکردنی خۆم بۆ ئەوەی کە سەرکەوتووتر بم لەوەی کە ئێستا هەمە پارێزەرایەتی پیشەیەکی پیرۆزە لەبەرەوە سەختە داکۆچی لە مافەکەی دەستەکەی بە چاوی گەندەڵکارانە بەرگری ئەەکەی مافەگەڕیتەوە بۆ خاوەن ماف دشی ستەمکارە وەستیتەوە بێگومان ئەمە سەختە ڕوبەڕووی سەختیە بیتەوە ڕوبەڕووی هەندێک جار هەڕەشە ئەبیتەوانێ بەڵام ئەبێت باوەڕت بەخۆت بێ بەڵێ من باوەڕم بەخۆمە هاوشێوەی هاوپیشە بە ڕێزەکانم کاری پارێزەرایەتی یەکەم و لە دادگاکان و لە هەموو ئەو بنکە و فەرمانگانەی کە کاری منی تیا ئەڕوا کاری خۆمەکەم و بەردەوامیشم و بەڵێنیشم ماوە لای من ماف بە خوێن وەرەگیرێتەوە لەبەرەوە مافی هەر هاوڵاتیە کە لای من بێ پەیوەندیدارە بە خوێنی خۆم